یاسەوە دوو کەسە چێتە ناوی ئەوەی سێ کەسە چوە ناوی ئەوانە گەورەیە ئیتر ئاو بەردەوتە قیاسەکان بچووکە بێتەوە دەستێکە دەست ڕەشەکە دەێستا ئەوە چی لەکەی لێکە هیچی لە نایە قاب و قاچاقی فافۆن ماوەیە کە ڕەواجی پیا کردوتەوە هاوڵاتیان سەریان کردوتە سەر کڕینی ئەم کەلوپە لە فافۆنانە هاوشەوی ساڵانی ڕابردوو بۆیە من لە یەکێکم لە دوکانەکانی فرۆشتنی قاب و قاچاقی فافۆن کە هەم لە کەوجیر و هەم پێداویستەکانی لێیە ئەمە لە دارساکە سلێمانیە لێرە کاگاس و لێگاگاس و سڵاوە لێبێ چۆنی ئای مناڵ بەمە لێیانی خوارد لە کاتی چێشتووەمانێ فەرمووتە ئێرەوە کاگاسۆ تا چەندێک خواستی لەسرە بابەتی فافۆن ئێستا عنی زۆر جمهورێکی باشی پیا کردوتەوە و خەڵک زۆر داوای فافۆنەکە نە پلاسیک بەکارێنێ نەتیڤاڵ بەکارێنێ بۆ فافۆنەکە ئێستا زۆر سەحیترە زۆریش باش ئەمە وەکو سەحی یا وەکو بابەتی ئەوەی کە بابەتی فۆلکلۆری بێ خود تام و چێژ بێ بەزابەت ئێستا خەڵک دێ بەڵام بیری جارانێکێتەوە ئەگەر عنی بە ماڵژن بۆ خۆی دوو قابە بە شلێک و برنجێ بە دوو کۆچکە بە فافۆنەکە هەروام کردووە لە قاپێکی برنج و قاپێکی شلە و کەوچێک لەو فافۆنانە لە سارەکەی داناوە خۆشم بردمەوە ماڵەوە لەمون بابەتەکان عنی بەڕاستی خواردنێکی خۆشیانەیە ئەمە بەتەنیا قاب و قاچاقەکە ئەوە بەکارێنێ خود مەنجاڵەکانیش بەکارێنن بەزەبن مەنجاڵەکانیش بەکارێنی مەنجاڵمان زۆرە خەڵک زۆر داوا عنی تا مەنجاڵێکی دیڤاڵ بفرۆشین دە لە فافۆنە بن زۆر ڕەواجی لەسەر ئێستا تەقێ فافۆن چیە زیاتر ئەیبا بۆ لە چێشخانەکان یاخود ماڵن ماڵ ئەیبا زیاد لە حەد و چێشخانەش ئێستا کاتی خۆی سیلامەکەنەسە زۆربەی مەنجاڵە گەورەکانی منە بن بۆ ئیشکردن هەم خواردنی خۆشترە هەم سەحیترە باشە وەکو تۆڵی بە ئەڵی سەحیە بەڵام هەندێک جارێمە لەوان لە پسپۆڕانی تەندروستیمان بیسپێکاڵێن بۆ شێوازە سەحی نییە تەندروست نییە ئەمە کاکە باش شتێ یەک نمونە بۆ بێنمەوە تەمەن فافۆن بۆ فافۆن دەورە بینێ فافۆنی باشێ و فافۆنی خراپێ ئێستا خەڵک جاران نێزانی تیڤاڵیە برد ئەوی تیڤاڵ چاکۆ وایەوە ئێستا تیڤاڵ کەس نایکەرە چکە هەڵەیە فافۆنێکم پێ بڵێ هەڵبە فافۆن یەک دەستێ پابێتەوە هەکو تەمیزە فافۆن هەیە زوو نەختی فافۆنە و کە باوی نەبووەختە ڕەش بوو ئێستا فافۆنەکان فول کوالەتی دروستەکەی چەند جۆری لێ فافۆن لێرە فافۆن ئێستا ئەم جۆرە ئەم قاپە ئەمەی شلەیە ئەمە زۆر چاکە ئەمە فود کوالێتیە ئەمە برنجەکەیەتی هەر فود کوالێتیە تێگەی ئەمەش کۆچکەکەیەتی جاران کۆچکێکە بوو ئەمانەی ئەبڕیت زۆری زعاج وێستا قاڵبێکی جوانمان دروست کردو شتێکی زۆر چاک و ڕەشیش نابێت باشە ئەم کاپ و کەوچکانە بە چی خەڵک بیناسێتەوە کە فافۆنەکەی باشە جوانە قسەکەت ئێوازم نمونەی ئەوەشم لام مابوو زانم لە پشت تۆلەی ماوە پیشانێ بەم لێرە لێتی ئەمە یعنی کوالەتەی خراپە ئەمەیان زۆر باش نییە ئەم نوعێتە زۆر باش نییە خەڵک جاران باس ئەمە هەبوو شتی تر نەبوو زبرە بەڵێ ئەوە سافە و هیچ دڵنا ئەمە دەستێکە دەست ڕەشەکە دەێستا ئەوە چی لەکەی لێکە هیچی لە نایە ئەوەیە خەڵک بیناسێتەوە بەڵێ ئەمە کوالەتی نییە ئەمە بۆی خسمە دەداشەوە ئەمە قەدیمە ماوەتەوە سا ئەم منجەڵانە خەڵک بە تایبەتی دێن بۆی یعنی لەم ڕۆژانە ڕۆژانە خەڵک دێ بەڵام بۆ خێرەی بن بۆ مەولوو بۆ مزگە و بۆ شتانە زۆر ئەبرێ ئیتر بۆ مەتعەمەکان هەمیەی بن بۆ هەمی ئەبرێ و بەس ئەلێک پێم لە کاگاسۆ شتێکی باشم بەرێ کوالەتەکانی فێڵەوان هەمی باشن ئەمە لە شۆ دروست ئەکرێ هی شوێیە لە ئێران دروست ئەکرێ لە بەخات دروست ئەکرێ لە مووسڵ دروست ئەکرێ خۆڵان هیچمان نەبەخۆ باشە چی دوژمنی قاپ و قاچاقی فافۆنە چی شتێ دوژمنی قابق وڵای دەرمان و شت بەوانە نەکرێ هیچ شتێکان نەکرێت دۆزی بیان نەکرێت هەر زۆر خەتەرە شتانە ئەشی ڕزێن و کونی شێکات و خراپی شێکە گەورەترین مەنجەڵی فافۆن تا ئێستا فرۆش پێێت گەورەترین مەنجەڵ خەڵکە زۆری داوگرتم بۆ 600 نەفەر وڵایی دوێنێ 600 نەفەرەکەیان بێت ئێستاەوە بۆ 450 نەفەرەوەی خواری خوارەوە 450 تا 500 ئەمەی خوارەوە بۆ 500 بۆ 450 بۆ 500 نەفەر ئەبێت وەش کەوجیرە گەورەکەی دەبێت بۆ کەوجیرە ئێستاەوە دوو کەسە چێتە ناوی ئەوەی سێ کەسە چوە ناوی ئەوانە گەورەیە ئیتر ئاو بەردەوتە قیاسەکان بچووکە بێتەوە بۆ چێشخانە و پرسە و بابەتان نابێت زیاتر بۆ پرسە بۆ چێشخانە بۆ شوێنە گەورەکان لێمان داواکەنی ئەوەی کە ئەمە بەش خواردنی 500 نەفەر برنجی تیالیێنێ من ئینی دەرمانخانەکەی سلەیمانی هاو وتی کاگاسۆ 500 بۆ 550 نەفەرە بین چی مەنجەڵێکمێتم ئەوە بەرە هاتۆتی دەستی خۆش بێ و یعنی باش بۆ زیاشیە بوو مەنجەڵی تریشان بێت ئەو بە چەنە
ئەوە منجەڵەکەی خواری خوارەوە دوێنێ مشتریەکەمان ناویامانەیە خاتریشمان سۆکرد یامانێ بە 400,000 400,000 باشە بۆ شوێ گرانە فافۆن چۆن ئەو قورسە زۆ قورسە قورسەوە. وەزنی هەیە تقریبان 35 کیلۆ وەزنی هەیە کەوژیرەکەی بەسەرەکە کەوژیرەکەی وەک ئاخی حەزمی کەوژیری گەورەیە ئەچێتە 10,000 ئەو خەکەرا زای ئەو مەنجەڵە گەورە ئەوەی بۆ بێ کوڕی خۆشی ئینیکا ئیشی دابکە ئەمە بۆ سەر تەباخە بێ یا بۆ سەر ئەگریدارە بێ بۆ سێپاکان خۆم دروستیەکەم هە سێپای گەورە دروستەکەین بەڵێ. سێپای گەورە بە تایبەتی دێم بۆ سێپای گەورە لە کاگاسەوە بە حەجمیەوە سێپایەکەم بۆ دروستکە ئەو خۆری ئەو قینانە ئەو کتریانەش وەبزانمەر بۆ تازی هەر بۆ تازێ بێت ئەوانە ئاخر حەجمی گەورە